بەڕێزان سڵاوتان لێبێ. من داناشوانی ماسترم لە دەروناسی کۆمەڵایەتی هەیە و ئێستاش سەرۆکی کۆمەڵی کۆمەڵاسانی و دەروناسانی کوردستانم. طبعاً یەکی لەو بابەتە هەرە گرنگانەی کە لە دنیا و ئەدەبیاتی زانستە کۆمەڵاتیەکانەیە مەسەلەی سەرچاوە کۆمەڵاتیەکانی نەخۆشە دەرونیەکانە. طبعاً نەخۆشە دەرونیەکان سەرچاوەکانی دروستبوونی یەکجار زۆرە و فراوان و هەمەچەشنە لایەنی کۆمەڵایەتی و کاریگەری لایەنی کۆمەڵایەتی یەکێکە لە سەرچاوە هەرە کاریگەر و دیارەکان. طبعاً پێمان خۆش بەیاننا لە سەرەتای سەرهەڵدانی کۆمەڵایەتی وەک زانستێکی کۆمەڵایەتی طبعاً بە شێوەیەکی ئەکادیمی لەلایەن ئەمیل دۆرکایمەوە و وەک بەشێکی زانستی لە سەرەتایە لە کۆمەڵاسیە دەروناسی وەکو بەشێک لە کۆمەڵاسی تەمەشاکرا و دۆرکایم هەتا کۆتاییەکانی تەمەنی لە کۆنفرانسێکە وتی پێویستە لەمە بەدووە ئێمە تەمەشای دەروناسی بکەین وەکو زانستێک. لەو کات بەدواوە پانتایەکانی گرنگیدان بە پرسی وڵاسەکانش بایەخ و گرنگیەکی تری بەدەستێنە و بۆ جێی سرنج لە ڕاستیە. ئێمە لە دنیای مۆدرنە پێمان وایە کۆمەڵاسی و دەروناسی دوو زانستی تاڵکەرن و دوو ڕوو یەک دراون. هیچ یەک لەو زانستانە ناڵتوانێ بە تەنها لە کۆمەلگا تێبگە و بە تەنها لە تاکەکان تێبگە، بۆیە پێویستێکی گرنگ لە نێوان هەردووکیانە هەیە. من ئەمڕۆ بە کورتی ئەگەر دەرفەتان هەبێ ئەتوانم بڵێم بە درێژیش باسی سەرچاوە کۆمەڵاتیەکانی نەخۆشە دەرونیەکانتان بۆ بکەم. طبعاً نەخۆشە دەرونیەکان یەکێکە لە کێشە هەرە گەورەکانی کۆمەلگاکانی ئەمڕۆ. چەندان توێژینەوەی زانستی ئەوان سەرماندووە کە پەیوەندیەکی تند و تۆڵ وڵاتەکان و نەخۆشە دەرونیەکانە هەیە. بۆ چونکە نەخۆشی دەرونی لە ڕاستیە پێش هەموو شتێک پرسێکی کۆمەڵایەتیە، نەک تەنها لەبەر ئەوەی لە بارودۆخی کۆمەڵایەتیە سەرهەڵدا، بەڵکو لەبەر ئەوەی ڕەگوڕوشەکانی سەرهەڵدانی نەخۆشیە دەرونیەکان لە پێکهاتە و بنیادەکانی کۆمەلگایە. یەکی لەو کۆمەڵاسانەی کە زۆر لەمڕۆوە قسەی کردووە کۆمەڵاسێکە بە ناوی پلانت. ئەو پێی وایە کە لە شیکردنەوەی پەیوەندی نێوان کەسایەتی و کولتوردا وا پێویستەکە کە بۆچوونەکانمان بۆ ئاراستەیە دەرببڕین کە ڕاستە کولتور بەشێکە لە میکانزمەکانی بنیادنانی کەسایەتی و لە هەمان کاتدا لە فۆرماتێکی یان لە شێوەیەکی دیاریکراوشە لە قالبێدا، بەڵام تاکەکان یان تاک لە بەرامبەردا کاریگەری لەسەر ژینگەی کولتوری و کۆمەڵایەتیش دەبێت. بەمانایەکی تر دەتوانین بڵین مرۆڤ تەنها ئامێرێکی وەرگیر یا پاسیڤ نییە، بەڵکو دەستەیەکە کە توانای کردا و کارلێک و کاردانەوە و پەرچەکردارشی هەیە. بۆیە کەسایەتی ئاسایی یان کەسایەتی ئاسایی بێت یان کەسایەتیەکی نەئاسایی هەبێ، پێویستە هەم لە ڕووە تایبەتمەندە کەسەکانە توێژنەوەی لەسەر بکرێت، چونکە گونجانی کۆمەڵایەتی کە یەکێکە لە ئەجگارە هەرە سەرەکیەکانی دەروون دروستی کە بابەتی هاوبەشی نێوان کۆمەڵاس و دەروناسەکانە. طبعاً ئێستا گومانی تیان نییە کە هەموو جۆرە کردەیەکی تاوانکاریانە یان هەموو جۆرە لادانێکی کۆمەڵایەتی یان هەموو جۆرە
ڕەفتارێکی دژە کۆمەڵایەتیانە ڕەگوڕیشەی لە تێکچوونی دەرونی ئینسانەوە هەیە کە ئەگەر هۆکاری بایۆلۆژیشی نەبێ ئەوە بەلایانی کەمە دەرەنجامی ژینگەیەکی کۆمەڵایەتی ناتەندروستە. طبعا لای زۆر بەمان یا لای کۆمەڵاتەکانش ئەوە ڕوونە کە ژینگەیەکی کۆمەڵایەتی ناتەندروست ئەو ژینگەیە کە ناتوانێ هەلومەرجێک بۆ چۆنڵی زۆرینەی تاکەکانی کۆمەڵگا دەستەبەر بکە بۆ ئەوەی بە شێوەیەکی تەندروست و بە شێوەیەکی عەقلانیانە و بە شێوەیەکی عەدالەتخوازانە بەداویستی ژیانیان دەستەبەر بکە. هەر بۆ نمونە تەمەنێکی لە بابەتانی کە لە کوردستانشە جۆزێ سەرنجا مەسلەی ئاڵوودەبوونە. ئەزانن هاوڕێیان ئاڵوودەبوون هەندێک جار یان ئەتوانین بڵێن زۆربەی جار بەهۆی فشاری هەژاریەوە دروستە بێ و لە زۆربەی حاڵەتەکانشە کاتێ دەرگا و فەزا و دەرفەتەکانی کۆمەڵگا بەڕۆی تاکەکانی کۆمەڵگایە دائەخرێ ئەوە تاکەکان یەکێک لەو میکانیزم و ئامرازانەی کایگرنەبەر بریتیە لە هەڵبژاردننی هەندێک کردەی لادەرانە کە ئاڵوودەبوون یەکێکە لەو کردانە بەداخەوە. لە هەمان کاتدا پاراستنی ئینسان لە کۆمەڵگادا پێویستی بەوەیە کە ئینسان پابەند بێ بە چەند بنەڕەت و چەند بنەما و چەند کۆڵەکەیەکی کۆمەڵایەتی کە لە کۆمەلگایە هەیە. بە نمونە دادپەروەری کۆمەڵایەتی هیچ ئینسانێ نادۆزیەوە دەرندروست بێ ئەگەر عەدالەتخواز نەبێ. هیچ ئینسانێ نادۆزیەوە دەرندروست بێ ئەگەر بیرکردنەوەیەکی عەقلانی نەبێ. هیچ ئینسانێکی دەرندروست نادۆزیەوە ئەگەر ژینگەیەکی یان ئاسایشی کۆمەڵایەتیەکی تەندروستی نەبێ یان ژینگەیەکی ئازادانەی هەڵبژاردننی ڕەگەزی بەرامبەری نەبێ. هیچ ئینسانێکی دەرون تەندروست نادۆزیوان کەسێک نادۆزیەوە کە ڕووی دەرونێت تەندروست بێ ئەگەر پلانی داهاتووی ژیانی خۆی نەبێ. بۆ ئەوەی دەرندروست بی پێویستە هەموو ئەم لایەنە کۆمەڵایەتیانی کە من باسم کرد لە توای وجودی هەبێ یان بەلایانی کەمە بۆ دەستەبەر بکرێت. تەمان ئەمە یەکێکە لە ڕەبتە هەرە یان لە پەیوەندی هەرە سەرەکیەکانی نێوان لایەنی کۆمەڵایەتی و نەخۆشە دەرونیەکان. طبعاً وێڕای ئەوەش ئەتوانین بڵین پێوەر بۆ پێوانەکردنی گەشەی کۆمەڵایەتی و بەرەو پێشچوونی کۆمەڵایەتی هەموو ئینسانێک پلە و ڕادەی گونجانی ئەو کەسەیە لەگەڵ ئەو ژینگە کۆمەڵایەتی کە تیاژ. واتە بۆی من بە ئینسانێک بڵێم کە لە ڕووی کەسێتیەوە گەشە ئەکا و گەشە ئەسێنێ ئەوە ئەبێ ئەو کەسە بەلایانی کەمەوە ساحێبی ئەو تایبەتمەندیە بێ کە توانای خۆگونجاندنی لەگەڵ فەزای کۆمەڵایەتی و فەزای ژیانی کۆمەڵایەتی هەبێ. واتە خۆی بگونجێنێ لەگەڵ کولتور، لەگەڵ وردە کولتور، لەگەڵ پێوەر و بنەما و خۆخودە و هابیتۆزەکانی کۆمەلگا. بۆی خۆت بگونجێنی پێویستە تەمان ئەمە لایەنە گشتەکەی بوو. لایەنە تایبەتیەکەی بریتیە لە خۆگونجان لەگەڵ فەزای هاوڕێکانمانە، بریتیە لەگەڵ خۆگونجان لەگەڵ ئەندامانی خێزانمان، بریتیە لە خۆگونجان لەگەڵ خزم و کەسوکارەکانمان، بریتیە لە خۆگونجان لەگەڵ بڵێن دراوسێ و هاوسێکانمان، بریتیە لە پلەی خۆگونجان لەگەڵ مامۆستا و شوێنی کارمانە، بریتیە لە خۆگونجان
لەگەڵ ئەو کەسانەی کە بۆ یەکەمین جارە لە ژیانمانە ئەیان بینی. ئەمە بۆ نمونە ڕەبتێکی سەرەتاییانەی یان هەرە گرنگ و بەلایانەی نێوان ژینگەی کۆمەڵایەتی و نەخۆشە دەرونیەکانە. جگەل لەوە ئەم پێم خۆشە جەخل لەسەر سێ ڕەوت و پرۆسە و ئاراستەی کۆمەڵایەتی بکەن کەوا ئەکەن دەزوەردان لە گەشەکردن و زیادکردن و پەرەسەندنی نەخۆشە دەرونیەکان لە کۆمەلگایە بکەن. بەڕێزان من ئەوەی من ئاگام لێیە لە بەشەکانی دەروونناسی لە کوردستانە کەمێ ئەتوانم بڵێم کەمێ پەراوێزخستنی کۆمەڵاسی هەیە و لە بەشەکانی کۆمەڵاسیش کە بەداخەوە بەشێک لە پەراوێزخستنی دەروونناسی کامەیەکێکە لە هەرمە تەسیدارەکان کەواکە تەعەسوب و دەماگیری زانستی پەرەبسێنێ. بەڵام ئەم پێم وایە سێ ڕەوت وا ئەکا تەماەن پێ ئەو توێژنوانی کە من خوێندمەتەوە لەم بارە و کەیسە هەندێک لەوانتان بۆ باسەکەم بەڕاستیە. ئەمن پێم وایە سێ ڕەوت و ئاراستە و پرۆسەی کۆمەڵایەتی وا ئەکەن کە نەخۆشە دەرونیەکان لە کۆمەلگایە بە شێوەیەکی گشتی پەرەبسێنێ. یەک مەسەلەی نەخۆشیە یان نیشان بڵین بریتە لەو ڕۆتەی کە کاریگەرە بەهێما و نیشانەکان لە کۆمەلگایە. طبعاً کۆمەلگا مرۆیەکان پێمان خۆش بیاننا خاوەنی وردە کولتور و خاوەنی نازنامای جیاواز و خاوەنی کولتوری جیاواز. بە نمونە لە کولتوری ئەفریقیەکانە تاکی ئەفریقی بەردەوام وا بیرەکاتەوە کە جادوگەر یان کەسی بەرامبەر جادوگەرە و ئێوە سەحری لێ بکە. باشە بۆ لە بەرەوەی هێشتا معریفەی نازانستی و معریفەی سەرەتایی لە کۆمەلگا ئەفریقیەکانە لە سحر و جادووە خڕبۆتەوە. کاتێک دێین تەمەشای ئینسانێکی ئەوروپیە ئەکەین تەمەشاکەین بەردەوام لە نەست و تەنانەت لە هەستی هەموو ئەوروپیەک پۆلیسێک ئامادەیە ئاوە خواو پێی وایە ئەگەر ئاو خواردنەکەی لە شوێنێکی تەندروست نەبێ ئەوە پۆلیسەکە لە پشت سەری ڕاوەستاوە شتێک فڕێ ئەدا و یعنی لادانێکی گچکە ئەکا و وا ئەزانێ پۆلیسێک بەدواوێت لە نەستیا جۆرێک لە یعنی کولتور جۆرێک لە وێنەی زەینی لە نەستی ئینسانی ئەوروپیا دروست کردووە کە پۆلیس هەموو کاتی ئامادەیە. طبعا ئەمە بۆ خۆشمان لە کوردستان هەڕاستە بەردەوام ئەگەر لەبارە کۆمەڵایەتەکەوە تەماشاکەین سوودە تاقیکردنەوەەوە لە تاقیکردنەوەکە خراپ بووینە و دەرنەچووینە ئەڵێن ئەوە چاوی پیسمان بەدواوە بوو خەڵک چاوی لێداوی یان کۆمەڵێ ئەفسانە و خەیاڵاتێ لە نەسمانە جێگرمان کردووە کە وا ئەکا لە ڕووی دەرونیەوە تووشی تێکچوونی باری دەرونیمان بین. واتە ئەم بیرکردنەوە کولتوری و کۆمەڵایەتیانەی کە بە درێژایی چەندەیەک لە نەوەیەک و بۆ نەوەیەکی تر ئەگوازرێتەوە دواتر ئەمانە بنە وێنەی زەینی و لە نەسمانە جێگرە بن کاریگەریان لەسەر تێکچوونی باری دەرونی هەرێکێ لە ئێمە هەوە. خاڵی دووەم لە مەسلەی ئەو ڕۆتانەی کە ئەبنە هۆی پەرسەندنی نەخۆشە دەرونیەکان بریتە لە پرسی بڵاوبوونەوە. کۆمەڵاسەکان و دەروناسەکان بەشی گشتی پێیان وایە هەتا کۆمەڵگا ئاڵۆز بێ ڕێژەی نەخۆشی دەرونی زیاترە بێ. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانین ئەو ببینین کە لە کۆمەڵگا سەرەتاییەکانە ڕێژە و قەبارەی نەخۆشە دەرونیەکان لە بەراورد بە کۆمەڵگا مۆدێرنەکان
هێندا بەرفراوان نەبوو بەڕێزان من نازانم تەمەنی ئەوە ئایا یان یادەوەری ئێوە بەشی ئەوە کە بگەڕێتەوە بۆ 2 دێلەوە پێش لە کۆمەڵگایە تەوان 2 دێلەوە پێش ینی 20 ساڵ لەوە پێش ڕێژە و قەبارەی نەخۆشە دەرونیەکان لە کوردستانە بەڕادەیەکەم توانم بڵێم ڕێژەی دکتۆرە دەرونیەکانمان ڕێژەی ئەو کەسانەی کە ئاود ئێمە پسپۆرین لە دەروونناسی یان لە ڕێنماییکردنی دەرونی یان لە ڕێنماییکردن و ڕاێژکاری کۆمەڵایەتی بە پەنجەکانی دەست ناژمێردران بەڵام تا کۆمەلگا ئەبێتە کۆمەلگایەکی فرەکتور تا کۆمەلگا ئەبێتە کۆمەلگایەکی ئاڵۆز و کۆمەلگایەکی فرا نازنامە تەمەشا ئەکەی ڕێژە و قەبارەی تێکچوونە یان کێشە یان نەخۆشیە دەرونیەکان فراوانترە بێ تۆڕەکەن ئێمە دایان کەیسمان هەبووە دایان کێشەی کۆمەڵایەتیمان هەبووە سەری کێشاوە بۆ نەخۆشی دەرونی بەهۆی ئاڵۆزبوونی کۆمەلگایەوە ینی جیرانەکەی خانووەکەی کردۆتە 3 قات یان کردە 2 قات ئەبێ ئەمەش بیکاتە 2 قات جیرانەکەی یا خزمەکەی یا هاوڕێکەی خانوویەکی تری کڕێوەدایە سێکرێ ئەبێ ئەمەش هەمان بکاتەوە ئەم سیارەکەی گۆڕێ و کردێتە سیارێکی مۆدیل بەرز ئەبێ ئەمش ئۆنتۆپێلەکەی بکاتە مۆدیل یعنی لە دنیای مۆدێرن یان لە کۆمەلگای پێشکەوتوو مۆدێرنە یان لە کۆمەلگای ئاڵۆزە ململانیەکان بۆ مانەوە و ململانیەکان بۆ مامەڵەکردن لەگەڵ کەسانی دەورمان وا ئەکا لە ڕووی دەرونیەوە ئێمە تێک بچین سێمین ڕەوت و پرۆسەی کۆمەڵایەتی کەوا ئەکا نەخۆشە دەرونەکان گەشە بکەن بریتە لە چەند جۆرێکی تایبەتی لە پەرچەکردداری ئینسان پەرچەکرددارش جۆرێکی تایبەتی کاردانەوەی دەرونیە کە تایبەتە بە کۆمەلگا و کولتورێکی دیاریکرا و جیاوازە لە کۆمەلگاکانی تر واتە هەر کۆمەلگا و کولتورێک جۆرێکی جیاواز لە کاردانە و لە پەرچەکردداری هەیە بە نمونە لە ئەوروپا لەسەر شەقام بە خاتونێک بڵێ بەڕاستی زۆر جوان دەرکەوتووی ئەو لە باشترین یان لە خراپترین حاڵەتە پێتەڵێ زۆر سپاس لە باشترین حاڵەتشە ژمارە مۆبایلەکەتە داتی و ژوانێک لەگەڵە بەستی بەڵام ئەمە کولتورێکە تایبەت بە دنیای ئەوروپی ئێمە حەقمان بۆ نییە ئەم کولتور و ڕەفتارە ئایا تەندروستە یان تەندروست نییە گونجاوە گونجاو نیە چونکە پێوەرەکانی داوەریکردن و حکومدان بەسەر کولتورێکی دیاریکرا و وەستاوەتە سەر تایبەتمەندی کولتورەکانی ئەو کولتورە دیاریکراوە ئەگەر هەمان خاتوون لە کوردستانە پێی بڵێ ئەزانی تەمەنە کەسەکە ناسی پێی بڵێ ئەزاری ڕەنگە زۆر خراپجنێوەکە پێ بدە ئەمە تەنها 2 کولتوری زۆر گچکەیە لە 2 کۆمەلگای زۆر جیاواز کە تێگەشتی جیاوازی سەبارەت بەمە هەیە و ڕەنگە ئەوەی لە کوردستانە پەل بەهاوێژێ بۆ شکات و کوشتن و نازانم ڕەنگە قەبارەی ینی زۆر بڕوە کێشەی زۆر بڕوە بە نمونە بۆ منێشە لەو دیاردانەی تر کە لە کوردستانە هەیە و لە وڵاتەکانی ترشە بە جۆریکە ماڵە لەگەڵاکەن بۆ من لە کوردستانە ساڵانێکی یەکجار زۆر بە ئێستاشەوە پرسی هاوسەرگیری پێشوەختە هەبوو واتە بە شودانی یان شوکردنی ئارەزومەندانەی کچێک لە تەمەنی خوار 18 ساڵی باشە ئەمە وەکو کولتور لە کوردستانە ڕێگە پێدراوە کەسێک لە خوار تەمەنی 18 ساڵی و داخوازی هاتووە شو ئەەکەم کولتورێکی زۆر ئاساییە بەڵام سەبر تقریبا ئەم کولتورە نەماوە باشە لە ئەوروپا هەمان کولتور
باشە بەپێی یاسا قەدەخە کراوە واتە هیچ کەسێک بۆی نییە ئارزومەندانەش بێ هیچ کەسێک بۆی نییە لە خوار تەمەنی 18 ساڵی زەواجێکی فەرمی بکە بۆی هەیە کەپڵی هەبێ و هاوڕێ هەبێ بەڵام بۆی نییە کەپڵی هەبێ ئەگەر دەنگم لە لای ئێوە هیچ کێشەی نەبێ من پێم خۆشە بچمە سەر کڕۆکی بابەتەکە و کڕۆکی بابەتەکە بە کورتی باسکەم بۆ ئەوەی سەری هەمووتان نێشێنم لە ڕاستیە کاکدانە دەنگ زۆر باشە دەکات پاتیۆلۆژی کۆمەڵایەتی نەخۆشە دەرونیەکان لە ڕاستیە هەمە چەشنە یەکێک لە بەشداری هەرە سەرەکیەکانی کۆمەڵاسی لە دەنیشانکردنی نەخۆشە دەرونیەکان سوودوەرگرتن و بەکارهێنانی توێژینەوەکانی ئێستایە لە دنیا لە بواری کۆمەڵاسیە بۆ دەنیشانکردن و دیاریکردنی تایبەتمەندی و جۆرەکانی نەخۆشە دەرونیەکان تامان لە زۆرێک لە هۆکارە پاتیۆلۆژیەکان پاتیۆلۆژی یعنی پەتازانی زۆری نییە یەکێک لە هۆکارە هەرە سەرێکیە پاتیۆلۆژیەکان بریتیە لە چینی کۆمەڵایەتی کە ئێستا یەکێک باسییان دەکەم بریتیە لە شوێنی نیشتەجێبوون بریتیە لە هاوسەرگیری و سەڵبوون بریتیە لە پێگەی پەروەردەی ئینسان بریتیە لە جۆری پیشە لە هەندێک کاتدا بریتیە لە ئاین لە هەندێک کاتی ترە بریتیە لە نەژاد کە ئەمانە هەمویان پەیوەندی گرنگیان هەیە لە نێوان هۆکارە کۆمەڵایەتیەکان و نەخۆشیە نەخۆشە دەرونیەکان بە نمونە چینی کۆمەڵایەتی سەبارەت بە چینی کۆمەڵایەتی و هەبوونی نەخۆشە دەرونیەکانە یەکی لەو توێژینەوانەی کە ئەنجام دراوە دەرکەوتووە کە پەیوەندیەکی تایبەت لە نێوان چین و توێژە کۆمەڵایەتیەکان لەلایەک و نەخۆشە دەرونیەکانە هەیە بۆمە دەرکەوتووە لە هەندێک چینی کۆمەڵایەتیە نەخۆشە دەرونیەکان زیاترە لە بەراورد بە چینەکانی تر لەلایەکی ترەوە بۆ نمونە نەک هەر زیاترە ئەسڵەن بڵاوبوونەوەی نەخۆشە دەرونیەکان لە چینەکانی خوارەوەی کۆمەڵگا زیاترە لە بەراورد بە چینە کۆمەڵایەتەکانی تر بە نمونە دڵڕاوچێ بە نمونە گۆشەگیری بە نمونە جۆرەکانی تری نەخۆشە دەرونیەکان لە چینەکانی خوارەوە ئەگەری زیاتری هەیە بۆ ئەوەی بڵاو ببێتەوە واتە جۆرێک لە تەقلید لەم مینابێ و بڵاو بێتەوە لە نێوان ئەو چینەیە لە بەراورد بە چینەکانی تر تەبەن ئێمە لە کۆمەڵاسیە سێ چینی دیاریکراومان نییە ئێستا تێوری تایبەتمان هەیە کە ڕاستە دابەشی کردو بۆ سێ چینی خوارەوە چینی ناوەند چینی سەرەوە بەڵام هەریەک لەو چینانەشی دابەش کردووە بۆ چینی خوارەوە یعنی ئەوی کە مفلیسە و هیچی نییە چینی خوارەوەی مامناوەند واتە ڕۆژانە شتێکەیە بیخوا چینی خوارەوەی بەرز واتە خەریکە ئاچێت ینی این پارەی هەفتەیەکی هەیە پارەی هەفتەیەکی بژێوی ژیانی هەیە ئەوە هەر هەژارە هەر چینی خوارەوەیە بەڵام چینی خوارەوەیە چینی مامناوەندش بە هەمان زۆر چینێکی مامناوەندی خوارەوە هەیە پارەی 2 مانگ 3 مانگی هەیە پارەی چینی مامناوەندەیە کە موچەیەکی مانگانەی تەمین کراوی هەیە چینی مامناوەندی دەوڵەمەند هەیە کە خەریکە ینی پاش کۆتێکی باشی هەیە داهاتە زیاترە لە مەسوفاتەکانی ئەمە ئەچێت ناو خەریکە ناو دەوڵەمەندەکانەوە چینی دەوڵەمەندەکانەوە یا بۆرژوازەکانەوە لە ئەمە پەیوەندی بە بابەتەکەمانە نەبووە مەسل ئەم پۆلین بەندێ بێجویستم هەر شارزایتان هەبێ بۆ ئەگەر ڕۆژێ لە بەشەکەتان یان لە دەرەوەی زانکۆش ئیشتان پێ سووری لێوەرگرن لە ساڵی 1930
توێژینەوەیەکی تایبەت بە نەخۆشە دەرونیەکان لە شیکاگۆ ئەنجام درا. طبعاً توێژینەوەکە پشتی بەستووە بە نەخشەی شارەکە و پشتی بەستووە بە شوێنی نیشتەجێبوونی 35,000 نەخۆشی دەرونی کە حکومات و لایەنی پەیوەندیدار خزمەتگوزاری دەرونی گشتیان پێشکەشەکەن. دەرکەوتووە لەو 35,000 کەسەی کە تووشی نەخۆشی دەرونی هاتوونەوە لە نەخۆشخانە تایبەت و نەخۆشخانە گشتیەکانی تایبەت بە نەخۆشی دەرونی خێوێنراون یان چارەسەر وەرەگرن، ئەو کەسانن کە لە چینەکانی خوارەوەی کۆمەڵکان. طبعاً بڕنە لە 1939 بە هەمان زۆر ڕێنها یەکێ لەو کۆمەڵاسانە بوو یان یەکێ لەو سۆشال سایکۆلۆجیستانە بوو کە پێیوا بوو شارە دەرونیەکان لەسەر چینەکانی خوارەوەی کۆمەلگا زیاترە لە بەراورد بە چینەکانی سەرەوە لە بەراورد بە چینەکانی سەرەوە، واتە تا تۆ هەژارتربی زیاتر فشاری دەرونی لەسەرە. ئەمە یەکێ لەو ڕەبتانەیە کە لە نێوان چینی کۆمەڵایەتی و نەخۆشیە دەرونیەکانە هەیە. دووەمین پێنوێن یان دووەمین موئەشیر بریتیە یان دووەمین گۆڕاو بریتیە لە شوێنی نیشتەجێبوون. طبعاً ئەو بۆ چوون و دیدەی کە ئەڵێ تێکچوونی دەرونی لە شارەکان زیاترە وەک لە ناوچە گونوشینەکان بەهۆی فشاری ژیانیانەوە یان بەهۆی ئەو فشارانەی دەستەبەرکردنی پێداویستە سەرەکانی ژیانیانەوە ناکرێ تەواو دقیق وە یە ورد بێ، چونکە بۆ نمونە بڵاوبوونەوەی نەخۆشی شیزۆفرینیا، بڵاوبوونەوەی نەخۆشی دەرونی بۆ دڵە ڕاوچێ، تێکچوونی کەسایەتی. طبعاً لە ناوەندەکانی شاردا ئەم جۆرانە زیاترە لە ناوچە گونوشینەکانە، بەڵام نابێ ئەوشمان لەبیر بچێت لە گوندەکانە جۆری نەخۆشە دەرونیەکان جیاوازە. بە نمونە لە گوندەکانە خەمۆکی و گۆشەجیی زیاترن وەک ئەوەی کە لە شارەکانە هەیە. طبعاً فاکتەرەکانی پشت ئەمەش جیاوازە و هەمە چەشنە و لێرەشە کاتی ئەومان نییە باسی ئەو بکەینە ڕاست. سێمین گۆڕاوی کۆمەڵایەتی کاوە ئەکا نەخۆشی دەرونی سەر هەڵبدا مەسلەی ڕەگەزە، مەسلەی جۆری ڕەگەزی ئینساناتەوە. توێژنەوە زانستیەکان بە شێوەیەکی گشتی ئەویان سەرماندووە کە جیاوازیەکی یەکجار زۆر لەلایەن هەردوو ڕەگەزەکانە لە پێویست بە نەخۆشی دەرونی بە شێوەیەکی گشتی و شیزۆفرینیا بە تایبەتی نییە. هەرچەندە ئەبێ ئەوشمان لە پێش چاو بێ لە هەندێک نەخۆشی دەرونی وەکو تێکچوونی باری سۆزداری و دڵڕاوچێ ڕێژەی تێکچوونەکان لە ڕێژەی ئەم تێکچوونانە لە ڕووی سۆزداری دڵڕاوچێەوە لە ئافرەتەکانە، یعنی لە ڕەگەزی مێینەیە زیاترە وەک لە ڕەگەزی نێینە. خۆش نەبێ چونکە لە هەمان کاتە هەندێک نەخۆشی دەرونی وەکو تێکچوونی کەسایەتی نێرینە یان تێکچوونی کەسایەتی لە لای ڕەگەزی نێرینە یان لەلایەن لای پیاو زیاترە لە بەراورد بە ڕەگەزی مێینە. کەواتە جۆری ڕەگەزش وا ئەکا جۆری نەخۆشە دەرونیەکان جیاواز بێ. یەکێک لەو سۆشال سایکۆلۆجیستانە بە ناوی ئایک لە ساڵی 1974 توێژنەوەیەکی ئەنجام داوە
طبعا گەیشتۆتە ڕێژەیەکی گشتی ئەو پێی وایە توش بوون بە نەخۆشیە دەرونیەکان بە شێوەیەکی لێنیان زیاترە لە بەراورد بە کچان لە کاتێکا بزە بۆ نمونەکە لە کاتێکا بۆ نمونە ڕێژەکە لە کچانە زیاترە ئەو کاتێک کە تەمەنیان ئەگاتە باڵغ بوون واتە ڕێژەی نەخۆشە دەرونیەکان بە شێوەیەکی گشتی لە هەموو فئە تەمەنیەکان لە هەموو گروپە تەمەنیەکان لە ڕەگەزی نێرینەیە زیاترە بەڵام لە ڕەگەزی مێینەیە ئەو کاتێک لە کاتە قۆناغی هەرزەکاری یان کاتی باڵغ بوونی یان بلوغ بوونی ڕێژەی نەخۆشی و تێکچوونە دەرونیەکان بە شێوەیەکی گشتی زیاترە بێ لە ڕەگەزی مێینە لە بەراورد بە ڕەگەزی نێرینەیە خاڵێکی تر مەسەلەی باری خێزانداری و سەڵتی طبعا دەرک چەند توێژنەوەک گەشتونەتە چەند ئەنجامێک طبعا ئێمەش منش بۆ خۆم بەپێ ئەو 3-4 ساڵی کە وەک ڕایشکاری خێزانی و پەروەردەی و دەرونی لە یەکێ لە منەزەمە دیارەکان لە کوردستانە ئیشم کردووە بۆم دەرکەوت ئەو کەسانەی کە هاوسەردارن دەروندروستیەکی یان تەندروستیەکی دەرونی باشتریان هەیە لە چاو ئەو کەسانی سینگڵن واتە تا تۆ سینگڵ بی جەمە بەسمان لە سینگڵ ئەوەیە کە تۆ کەپڵشو نەبێ تا سینگڵ بی تۆ زیاتر لە ڕووی دەرونیەوە تووشی باری تێکچوون دەی بەڵام تا ئەوەی کە هاوسەرگیری بکەی و هاوسەرت هەبێ ئەوە تەندروستی دەرونیت بە شێوەیەکی گشتی بەرەو باشتر ئەڕوا و کەمتر تووشی نەخۆشیە بەتایبەت نەخۆشە دەرونیە سۆزداریەکان نەبێتەوە چونکە کەسانی هاوسەردار بە شێوەیەکی گشتی پاڵپشتیەکی عاتفی و پاڵپشتێکی کۆمەڵایەتیان هەیە لەگەڵ مامەڵە لەگەڵ کێشە دەرونیەکانیان نەکەن جگە لەوە مەسلەی پەروەردەیە بەڕێزان ئازیزانم طبعا بەداخەوە لە کوردستانە لە ئێستاە ڕەوتێک پیاو بووە ئەڵێ کاکە مەڕۆن بۆ خوێندن مەخوێنن شەهادە گرنگ نییە ئێوە 2000 تعین نابن 2000 ئێوە دانامەزن 2000 ئێوە ئیشتان دەست ناکەوێت لە ڕاستیە هەموو ئینسانێک خاوەنی کەسایەتیە بەڵام باشترین و بەهێزترین کەسایەتیەک ئەگەرێکی زۆر و ئەو کەسانن کە خاوەن بڕوانامەن و من بۆ خۆم بەپێ ئەزمموی خۆم ئەو کەسانەی کە بڕوانامەیان نییە بە بەردەوامی هەموو کاتێ زۆرێ هەستی خۆ بەکەمزانینیان تیا سەرحەڵەدا منێکێ لەو هاوڕێیانەی کە ئەکرێ بڵێ هاوڕێی تەمەنمە خاوەنی $1 ملیۆن بەڵام هیچ بڕوانامەیەکی نییە دەیان جار کە ئەگا بە من ئەڵێ بریا نیوەی پارەکەم نەبووایە بەڵام بڕوانامەیەکم هەبووایە من دڵنیام لەوەی کە بەشێ لە ئێوە ئێستا ئەڵێن ئەمە قسەکەی منتان بەدڵ نییە و پێتان وایە بریا ئێوە ساحەبی $1 ملیۆن بوونایە بەڵام بڕوانامەتان نەبووایە ئەوە تەنها گیریمان نەیە لە ڕاستیە جۆرێکی تر یان گۆڕاوێکی تر کە وەعکا پەیوەندی نەخۆشە دەرونەکان و پانتایە کۆمەڵایەتەکان یان لایەنە کۆمەڵاتیەکان زیاتر بێ مەسلەی پێگەی پیشەیی ئینسانە بە شێوەیەکی گشتی تا ئینسان خاوەن پێگەیەکی ئیشی یان پێگەیەکی پیشەیی بەرزتر بێ ئالامترا و کەمتر تووشی نەخۆشیە دەرونەکانە بێتەوە و تا ئینسان بێکار بێ ئەگەرەکانی توشبوون بە نەخۆشە دەرونیەکان زیاترە لە کاتێکە بێکاری پەیوەندی بە خودی ئینسان خۆیەوە هەیە بەڕێزان ئێستا زۆرێ لە ئێوە لێمە پرسێ ئەرێ ئوستاز من چۆن بێکار بوو پەیوەندی بە خۆمەوە هەیە ئەمن هەمووجا بە قوتابیەکانم لە زانکۆڵێم
ئێوە مەرحەلە یەکن یان مەرحەلە دوون هێشتان دەرفەت ماوە بۆی بزنە ناو فەزای کارکردنەوە کە بەلانی کەم وەگە مەرحەلە دوو 3 ساڵ ماوە بۆی زانکۆ تەواوکەی تۆ ئەتەوێت زانکۆ تەواوکەی باشە ئەلفابای هیچ زمانێکی جیانی نازانی یعنی هەموو ئینسانێک ئەگەر چەند باری یادەوەری و زاکیری زەعیفێ لە ماوەی 6 مانگا بە پێی پلانێکی بەرنامە پلانێکی ڕێکوپەیەک سیستەماتیک ئەتوانێ تا ئاستی پێنجی ئاڵتز نیزەکەی بەرەو پێش بەرێ هەموو منەزەمەیەکی نێودەوڵەتی پێویستی بە سۆشیاڵ وەرکەرێک یان ڕێنماییکارێکی پەروەردەیی هەیە کە ئینگلیزیەکەی تا ئاسی پێنج بڕوە پێویست ناکات تا 6 بڕوە ئەمە بۆ زمانی عەرەبیش ڕاست باشە بۆ پێویست بە دەورۆژ ناکات لە یوتیوبەکەی ئەتوانی ئەمە بەرزکەوە دوو 4 ساڵ لە زانکۆبی و ئامادە نەبی باشە تەکنیکەکانی چارەسەری دەرونی فێربی ئامادە نەبی کتێب بخوێنیەوە بە ئۆنلاین یان کتێب بکڕی یان ئیستیعارەکەی لە کتێبخانە ئامادە نەبی لە کۆڕێکی وەکۆی کە ئێستا ئێمایکەین جۆراگیربی بە دڵنیاییەوە کارامەیی و لێ هاتوویەتەکەت بەشی ئەوە ناکە لە منەزەمەیەکی ئەزنەبی لە کاتی یەکەمین چاپێکۆتنە بڵێ کاکە تۆمان ئەوێ دوو ئەنی خاڵی سێم مەسلەی کاری خۆبەخشیە بەڕێزان یعنی ئەمە زۆرم پێسەیردێ خەڵکانێکی زۆر هەیە لەم وڵاتەیە ئامادەیە هەتا 12 نیوەڕۆ بخەوێ لە کاتێکە ئەتوانێت لە 12 شەوە تا سەعات 7 بەیانی بخەوێ لە سەعات 8 بۆ سەعات 12 بۆ ماوەی 3 مانگ لە قوتابخانەیەکی ناحوکمی وەکو خۆبەخش بە خۆڕایی بڕوا تەنها ئەزمون وەرگرێ و ئەتوانێت بچێتە باشترین قوتابخانەکان بۆ ئەوەی سبەی ڕۆژێکە سیڤی نووسی بڵێ من لە فڵان قوتابخانە داوام کردووە من تەنها دوو خاڵم ماوە بە کورتی باسیێوانەکەم ئینجا دەرگای پسەکردن ئەەکەمەوە ئێوە ئەتوانن قسە بکەن خاڵی پێش کۆتایی مەسلەی جیاوازە نەژادیەکانە دەرکەوتووە جیاوازە نەژادیەکان هۆکار ینی کاریگەری هەیە جیاوازە نەژادەکان کاریگەری هەیە لەسەر هەڵدانی نەخۆش دەرونیەکە لە ئەمریکا لە توژنوانی ئەنجام درراوە دەرکەوتووە کەمینە ڕەگەزیەکان وەکو ڕەش پێستەکان زیاتر لە سپی پێستەکان بە دەست نەخۆشە دەرونیەکانەوە دەناڵێن بۆ چونکە دەرفەتەکانی کارکردن دەرفەتەکانی دەستەبەرکردنی پێداویستیە سەرەکەەکانی ژیان دەستە بڵێن پانتایەکانی لێبوردەی و ئازادی سەبارەت بەم کەمەنەتەوەیانە کەمترە بۆیە کە ئەوان بە ئەگەری زۆرەوە زیاتر هەست بە هەستی خۆ بە کەمزانینیان تیاسەر هەڵەدا یان تێ تووشی تێکچوونی باری دەرونیانە بنەوە ئاخر گۆڕاو لەم پرسەیە بریتیە لە ئایدۆلۆژیا و بیرکردنەوە و لە ڕاستیە ئاینەکان چەندان توێژینەوە دەرکەوتووە بۆ نمونە لە بەشێکی ئەو کەسانی کە ئایندارن یان خاوەن بیرکردنەوەیەکی دیاریکراوی دینی کەمتر تووشی نەخۆشی دەرونیە بنەوە لە بەراورد بۆ کەسانەی کە هیچ پەیوەستیەکی ئاینیان نییە لە ڕاستیە ئەمە زۆر کات ئێمە لە کوردستانشا ڕوبەڕووی ئەمە ئەبینەوە بۆمان ڕوونەبێتەوە کە ئەو کەسانەی هیچ پەیوەستیەک و هۆگریەکی ئاینیان نییە ئەنجا هەر ئاینێ بێ ئیسلام بێ مەسیحی بێ کاکەیی بێ زیدی بێ یا جوولەکە بێ دەرکەوتووە یان ئەیبینین زیاتر تووشی تێکچوونی باری دەرونیانە بنەوە بۆ چونکە پاڵپشتیەکی ئاینی و میتافیزیکیانیان نییە کە ئینسان لە کاتی شکست و دۆڕانەکانیان پەنایان بۆ ببە خۆشەویستانم بەڕێزانم من لە ڕاستیە بابەتەکە هێشتا
قوڵترە و زیاترە سەرتان نایەشێنم چەندان پرسی تر هەیە کە پەیوەندی لایەنی کۆمەڵایەتی دەرونی پێکەوە بەسێتەوە بۆ نمونە ڕووداوە سروشتەکان بۆ نمونە برسێتی بۆ نمونە لافا بۆ نمونە شەڕ بۆ نمونە قەیرانی ئابووری ئەوانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی نەخۆشی دەرونی سەر هەڵبدا بەڵام ئەمن لێرە کۆتایی پێدێنم هیوادار قسەکانم هیوادارم ئەوانەی کە قوتابین دواڕۆژێکی ڕوونتان هەبێ و بەردەوام پلانتان هەبێت ئەو کۆی کە باسم کرد ئینسانی پێپلان ئینسانێکی دەروون دروست نییە و ئەو هاوڕانەی کە زانکۆیان تاوا کردووە هیوادارم خاوەن کار و خاوەن داهاتوو خاوەن ژیانێکی تەندروست بن ئەمن هیچم نەماوە ئەگەر کەسێ لە ئێوە پرسیارێکی دیاریکراوی هەیە ئەوە من دەتوانم لە خزمەتدا و بۆی ڕوونکەمەوە ئەگەر هیچ کەسێ پرسیاری نییە ئەوە من بابەتەکەم کۆتایی پێدێنم هیوای سەرفرازیتان بۆ خوازم برادران مایکی هەمووتان کرایتەوە گەر پرسیارتان هەبوو ئەوە دەتوانن پرسیار بکەن زۆر باشە نازانم ڕاستە خۆ دەست پێ بکەین چونکە ڕاستی هیچ شتێک نەبوو بۆی مۆڵەت وەرگرین کاکی ئێستایە چێ زووتر قسەی کرد ئەوە هینە پێشەکەوێ من نازانم لەمە ئایا توانین دەست هەڵ ببڕی وەک زموانە بەڵام دەست پێ بکەم کاکێ من فەرموو بەڵێ دەست و چاو خۆش بێ ماوەسا گیان دەش ساغ بە یاڕەبی ڕاستی من تۆزێک ئەپچڕام و ئەهاتمەوە بۆی ڕەنگە هەندێک بابەت نام ناڕوون بوو بێ بەڵام بەگشتی بابەتەکان بیست دەبێت بابەتێکی جوان بوو کە ئێمە ئەگەر کۆمەڵ نازبین یان دەروون نازبین ئەم دوو زانستە پەیوەندی زۆریان پێکەوە هەیە و بیتزات هەردووکیان لە پێناوی باشترکردنی ژیانی مرۆڤ و چارەسەرکردنی کێشەکان و ئەوانە ئەو بابەتانە زۆر بەڕاستی کاریگەر بوو چونکە زۆر جار من خۆم خوێندکارم لە کۆلێژی ئاداب کۆمەڵناسی زۆر جار مامۆستاکانیش ئەکەون ئەو مەعمەعەیەوە داخۆ کێشەی کامیان هەیە و کامیان باشترە و نازانم ئەم بابەتە پەیوەندی بۆەوە هەیە و پەیوەندی بۆەوە نییە و دەست بۆ شتانە ئەبردێ بۆیە ڕاستی ئەو بابەتە زۆر زۆر کاریگەر بوو بەڵام من وەکو پرسیارێکە بیکەم و بیستات بۆ ئێمە بەسوود بێ ئێمە بۆ نەکە من ئێستا کۆمەڵناسم چۆن بتوانم پێویستی کار لە بابەتی کار لە بواری کار تەڵەن هەم بۆ ژیانی خۆم هەم پێویستی کار پڕ بکەمەوە لەلایەنی زانستە دەروون ناسیەکەوە من ئاگادارم ساڵانە جەنابتان و بابەتی ئەوەی کە کۆمەڵی دەروون ناسان و کۆمەڵناسان بابەتی وا هەبووە و کراوە بە کتێب و زۆریش کاریگەرە بەڵام بزات لە بابەتی کارەکانی تر یعنی ئەو هەموو توانای کارە هەیە ئەو هەموو کادرە هەیە باشە چۆن بۆ نمونە من ئێستا بەزەم پرسیارە وەڵام بینەوە بتوانم بەچی ڕێگایەک بتوانم لایەنی دەرونی لە ڕووی زانستی دەرونیەوە پێرفێکت بکەم لە بواری کارەکەما بەکاری بێنم با بڵێن بۆ نمونە ئەگەر کاری سۆشیاڵ وەرکەر بێ یان هەر کارێکی تر بێت دەستخۆش زۆر سوپاس پرسیارەکە ڕوونە سبارەت بە بڕگەی یەکەمی پرسیارەکەت کە لە بەشەکانی کۆمەڵاسی و بەداخەوە لە بەشەکانی دەرووناسیش جۆرێک لە ململانەیەک هەیە کە ململانەیەکی زانستی نییە و مامۆستاکان هەر لە خوانێ و دێن دەڵێن کاکە دەرووناسی زانست نییە و دەرووناسەکان دێن دەڵێن کۆمەڵاسی زانست نییە و بۆیە لەداخە من ماستەرنامەکەم لە بواری دەرووناسی کۆمەڵایەتیە بەدەستهێناوە واتە ئەو پرسانەی هەم ڕەهەندێکی کۆمەڵایەتی و هەم ڕەهەندێکی دەرونیان هەیە بۆیە ئەم پێم وایە ئێوە پێویستەکان دەستە ناو مەعمەعەوە و ئەو مەتەڵ و شەڕ و ئاژاوەیە سەبارەت بە بڕگەی دۆمی پرسیارەکە لە ڕاستیە ئەو من باشترین پرسیارە کە زۆرم حەز لێ هەموو کەسانە لێم بکەن کۆمەڵاسەکان ئەبێ بەرچاویان ڕوون بێ ئەوان ئەبن بەچی تەمان ئاشکرایە بۆ هەمومان ئێمە کاتی خۆی لە کوردستانە لە 2008 2009 2010 هەرچی دەرووناس و کۆمەڵاس هەبوو هەر هەمومان دامەزان بۆ لەبەروی حکومەت پارەی هەبوو لەبەرەوەی وەزارەتی دارایی پارەی هەبوو لەبەرەوە حکومەت ئامادەی تا بوو هەڵدامەزێن بە لیستی 500 کەسی و 1000 کەسی تعینیان مەکرد
بەڵام لەو 2010 بەدواوە حکومەت ئێستا توانای دامەزانینی گروپی نەماوە، یعنی 100 کەس پێکەوەوان ئەگە تاکو دەرا بۆ لە وەزارەتی کار پار 8 کەس تۆین بوو ساڵێکە یان مانگە 6 کەسکە لێ 3 کەسکە لەوێ دووش بەڕاستی ئیشکردن لە کای حکومیە هێندە لەزەت بەخش نییە لە ڕاستیە، ینی هەمومان ئاواتەخوازی ئەوەشین، بەڵام هێندە لەزەت بەخش نییە و داهاتوو بەخشش نییە. ئەگەر بتوانانی لە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە کار بکەیت ئێمە جەنابەت ئەتوانی لە ڕووی بەرزکردنەوەی تواناکانت لەو پرسانەی کە لە ڕێکخراوەکانە هەیە بنمونە فێزدەیت ینی فریاگوزاری سەرەتایی دەرونی هەر بە کوردی بنووسی فریاگوزاری سەرەتایی دەرونی چییە؟ یەک دنیا شتەداتێ باشە، بە نمونە پرسەکانی جێندەر، بە نمونە مەسلەی تەنەمور و مەسلەی منداڵ، بۆ نمونە سێڤ زە چڵدرن دەیان سەدان توێژەری کۆمەڵایەتی دەرونی هەیە لە هەموو کوردستان باشە، مەسلەی کێشەکانی ژنان و مەسلەی یەکسانی جێندەری، ئەوانە هەموو ئەو پرسانن کە لە ڕێکخراوە نێودەوڵەتەکانە هەیە سەبارەت بە جۆری کێشەکانش بە نمونە نەخۆشە دەرونیەکان یان بەتایبەت ئەو کێشانەی کە لە قوتابخانەیە هەیە چی ئەبێ بیانزانی. تەقەن هەموو ئەوانە ئێمە بە کتێبش بڵاومان کردەوە کاتی خۆی، هەموو ئەوانەمان ڕوون کردێتەوە بۆی توێژەرەکان بتوان سوود لەمە وەربگرن. کە تو دی هەندێک کتێبە خوێنیتەوە دوو کە زانکۆ تەواوەکەی 3-4 مانگ ئەبێ لە کاتی خۆت بکەیتە قوربانی بۆی فێربی لە قوتابخانەیە ئەتێ بچی لە مەزانەیەک ئەزنەوی بەڵام کەمە ئینگلیزیەکەت باشەکە ئەچێت چەڵدرن ئەڵەی ئەچێ لای HR ئەڵەی من سۆشیاڵ وەرکەرم تەخەڕوجم کردووە ئینگلیزیەکەم تا هەو ئاستەیە ئەمێ بەخۆ بەشەوی خۆ بۆ خش ئەم ساڵ لێرە داوام بکەم ئەتو 4 مانگ کاکە 3 مانگ کاکە 2 مانگ دەوام کە خۆت بسەلمێنە پێویستی بە تو ئەبێ بە دڵنیاییەوە هەلی کارت بۆ ئەڕەخسێ. بۆیە ئەوەی کە زۆر گرینگە یەکەم شت ئەو دووبارەیەکەمەوە یەکەم شت ئەوەیە ئەتو زمانێک خۆت فێرکەی کە تا ئاسی پێنج بڕوە کە پێویستی بە 6 مانگەیە ئەگەر کاتی زۆر هەبێ و بەتوانابی بە 4 مانگژەی گەێنێ 5 ئەوەش بەچیە بێ بەوا بێ کە هەندێ کاتەکان تەنزیمکەی سە بۆ نمونە توێژنەیەکم خوێندەوە دوێنێ بۆ ئەوەی ئەم بابەتە قسەی تیا بکەم توێژنەیەکم خوێندەوە ئەڵێ هەر کەسێ ئەگەر ڕۆژانە نیو سەعات کەمتر سۆشیال میدیا بەکاربێنێ ئەوە چی بڵێن باری ئارامی دەرونی زیاترە بێ باشترە بێ تەندروسترە بێ لە بەراورد بۆ کەسێک کە زیاتر سۆشیال میدیا بەکاربێنی. هیوادارم کاکە من وڵامەکە گەیشت بێ و زۆر سپاس. فەرموو کەسی دوای ئەوە. دیارە کەس نییە دوعاخان ئەگەر کەس نەبێ بەڵێ کاک نەبەس مامۆستادانە تەنگەکە بەڕاستی زۆر فراخە لە سەمین تۆ بەجوورم بەم ئاگاداریەوە من وەڵای نازانم دوعاخان لای تۆ چۆنە دەنگەکە؟ باش دەنگ زۆر باشە بەس دەنجی خۆشی خراپە لەوانەیە خەتی خۆی بچین. بەڵێ کاک نەبەس مامۆستادانە سڵاوڕێزی تایبەتم هەیە بۆ تیمی ڕێخەری ئەو ویبنارە بۆ هەم جەنابی شتەوە ڕاستی بابەتێکی زۆر هەستیار و گرنگ باز دەکەی. لە سەرەتادا دەمێت بێمە سەر ئەوەی بەعاقەت یعنی پێشنیار دەکەم بۆ وێبنارەکانی داهاتوو بەڕاستی ڕێگای پەخشکردن بگۆڕن ڕێگای بەشداریکردن بگۆڕن ئیجا بیکەینە زۆم یان بیکەینە گۆگڵ میت هەر ئەکاونتێکی دیکە و هەر بەڕاستی پرۆگرامێکی دیکە بێت لەوە باشترە ئەم پێم وایە چونکە من بەڕاستی کێشەی زۆرم هەبوو ئەو شەو لەو وێبنارێکدا بەڕاستی پۆینتەکانی ماڵقادانە تۆ دەکەم پۆینتەکانم زۆرم جەنابەت لە سەرەتاوە زۆر زەحمەت نەبێ چکە جەماعەت زەنگە قسە بکەن ئەمەش بەڕاستی ماندووم ئەمەوێ مەمنونە مەگە کورد بێ ئەدا کورتەبی بۆ لەو پۆینتەکان زۆر بەڵام کورتیانەکەمەوە لەبەر کاتیش باشە. لە سەرەتاوە باسی ئەوەت کرد مامۆستادانە کە ژینگەی کۆمەڵایەتی ناتەندروست ناداپەروەری کۆمەڵایەتی ناتەندروست بەتەنبینی لە ژینگەیدا
پێم خۆش بەڕاستی ئەوە زیاتر ڕوون بیت و کە نازان باش نەگەیشت پێم ئەوەی جواب دەمەوە یەکێک جواب دەدەمەوە بۆی هەمومان تێ بکەین لە ڕووی سۆشال سایکۆلۆژیەوە بۆ ئەوی پەیوەندی نێوان نەخۆشی دەرونی و ژینگەی کۆمەڵایەتی بدۆزینەوە ئەگەر ئینسانێک عەدالەتخواز نەبێ ئەگەر ئینسانێک عەقڵانی بیکنەوەکانی عەقڵانی نەبێ ئەگەر ئینسانێک لە ژینگەیەکی کۆمەڵایەتی تەندروست دامەژێ ژینگە کۆمەڵایەتەکە هاوڕێ بێ جیران بێ خزم بێ ئەوە وا ئەکا ڕێژەی نەخۆشی دەرونی لە ئەو کەسیا زیاتر بێ ڕێک بەس ئەوەیە دەستی خۆ خۆڕ لە جیرانەوە نییە مامۆستا لەو چارچێوەیدا زۆر باشە وەڵامەت کەیش لەو چارچێوەیدا باسی خۆگوزانی کۆمەڵایەتیەکەی لە کاتێکدا باسی کۆمەڵێک یعنی نەخۆشی دەرونی دەکەی وەکو دڵڕاوچێ وەکو تەنیایی هەستکردن بە گۆشەگیری بەڵام لە هەمان کاتیشدا باسی خۆگوزانی کۆمەڵایەتیەکەی ئایا خۆگوزانی کۆمەڵایەتی تاک لە کۆمەڵگەدا لەو کاتەدا بەردەست دەبێت کە نەخۆشی کۆمەڵایەتیەکانی زۆر و یعنی دەورەیراون مامۆستا بەس پرسیارەکە زۆر جوانە و زۆر وردە مەبەست لە گونجانی کۆمەڵایەتی واتە مامەڵەکردنە واتە ڕێزگرتنە واتە بەهادانانە بۆ کولتور و پێوەر و بەها کۆمەڵایەتیەکان گریمان تۆ لە دهۆکەژەی لە دهۆک کۆمەڵە بەها و کولتور و پێوەری کۆمەڵایەتی تایبەت بەخۆی هەیە پێویستە کە تۆ خۆت بگونجێنی لەگەڵ ئەو کولتور و پێوەر و بەهایانە کە لە دهۆکە هەیە کە دهۆک بۆ نۆک کەمیونیتی تەمەشاکە بۆ هەولێر بە هەمان جۆر بۆ سلێمانی بە هەمان جۆر بەرمنە ئەتۆ ئەچێ سلێمانی لە سلێمانی فەزای جلوبەرێک بە شێوەیەکی گشتی کراوەترە جلوبەرێک یەشێکە لە کولتورە مادیەکان باشە ئەبێت تۆ وەکو ئینسان خۆت بگونجێنی لەگەڵ ئەو کولتورەی کە لەو ناوچەوە دیاری کراوە هەیە باشە ئەمە بۆ کۆی فەزاکانی ژیان ڕاستە ئەتۆ بچیە زانکۆ و نەیاربی لەگەڵ هەموو ئەو بەهایانەی کە لە زانکۆ هەیە بچیە کۆمەڵا و شار و ناو کۆمەلگا و ناو گوندەکان و دژی هەموو بەها و پێوەر و کولتورێک بی بە دڵنیاییەوە ئەبیتە ئینسانێکی پاسیف و ئینسانێکی نەرێخوازش ئەگەری زۆرە پەرچەکردار بنوێنێ هەبوونی پەرچەکردار و ئاکا ئینسان لە ڕووی دەرونیەوە باری دەرونی تێک بچێت مامۆستا ئەوەی کە بەڕاستی باشەکەی لە حاڵێکی دیکەدا دەڵێ لەگەڵ گەورەبوونی کۆمەڵگا هەبارەی دانیشتوان زیاد دەکات لەگەڵ ئەو گەورەبوونەشدا نەخۆشیە دەرونیەکان بەرەو زیاد بوون لێرەدا باسی گوند و شار دەکەیت باخەت ئەمە وەکو کۆڕانی دواری کۆمەڵاستی و زەرابی شتە وەکو دەڵێن وەکو باست کرد کە سپۆڕیەکە تێکەوە لەو دیوارە یعنی هەتا وەک ئێستا لەو باوەڕەدا بووی کە زۆربەی شیکاریە کارمان لەسەر ئەوە بن کە خەڵکی گوندەکان لە ڕووی دەرونیەوە ئاسودەترن لە ڕووی دەرونیەوە سەقام گیرترن و دوورن بەتر لە نەخۆشە دەرونیەکان بە بەراورد لەگەڵ خەڵکی شاردا بەڵام ئەمن نازانم دیارە باش نەگەیشتی ئەزانی من چی بە کورتی بۆ تۆشی باسەکەمەوە دەنگەکەش تۆمارە دواییدا ئەندرێتەوە ئەمن ئەڵێم تا کۆمەڵگە ئاڵۆز بێ جۆری کێشە دەرونیەکان و قەبارەی کێشە دەرونیەکان زیاترە بێ لە بەراورد بە کۆمەڵگا سەرەتایەکان لە هەمان کاتدا جۆر و قەبارەی کێشە کۆمەڵایەتەکان لە شارە جیاوازەوەکەوەی لە گوندا هەبێ باشە بۆ لە بەرۆی تا قەبارە و ژینگەکە گشتکەتر بێ کەمتر ململانێ هەیە کەمتر بەریەکەوتن و کار لێکەیە بە کەمبوونەوەی ئەم فەزایانە کەمتری کولتوری جیاواز هەیە ئەزانی کەمترین بەهای جیاوازی هەیە کەمترین نازنامەی جیاواز هەیە بەڵام لە شارە نازنامەی زۆر جیاواز هەیە بۆ نمونە لە هەولێرە ئەتولەیەک لەحزەیە
کاک نەبەست مامۆستا نەبەست بۆ لە یەک لەحزە لە هەولێر ئەتوو کچێکی نیقابە بینی دوای یەک دەقەیەتر کچێکا بینی کە جلێکی ١٨ لەبەرایە ئێمە نازنامەی جیاوازە بۆیە ئەگەرەکانی توشبوونی تێکچوونی باردەرونی لە شارە زیاترە وەک ئەوەی کە لە گونددا کە قەبارەکەی بچووکترە بەڵێ مامۆستا چەندایەتی نەخۆشە دەروونیەکان لە نێوان چینە کۆمەڵایەتەکاندا جیاوازی هەیە ئەوە بە قسەی خۆت کە باس کرد بە زۆرێک ئەم نەخۆشە دەروونیانە زیاتر لە ناو چینەکانی خوارەوە هەیە وەک لە چینەکانی سەرەوەدا بەڵێ ئەوە کەژنەوەی زانستیش بوو مامۆستا شواری ئەوەی کە زۆر بەڕاستی ئەمە هەتاوە ئێستا کە یعنی لەناو کۆمەڵگادا دیکیتمە یعنی پێوەرێکمان نییە بۆ دیاریکردنی ئەم ڕستەیە ئەنی پێم وابی چونکە زۆربەی کات ئەگەر بچینەوە سەر نەخۆشە دەروونیەکان خەڵکەکی زۆر خاوەن ملیاران دۆلاریش تووشی نەخۆشی دەبیت حتا نەخۆشیەکەی دەگاتە ئەو ئاستەی کە دەڵێن خواردنی سێژەمەی بوویتە سەمورێک لە سێژەمەکەیدا یعنی ئەوەدا کاریگەری هەیە لەسەریدا ئینجا من نازانم ئەوە بە چ پێوەرێک ئێمە بێت ئەوە دابەش بکەین کە نەخۆشە دەروونیەکان لە ئاستی خوارەوە کەمترن لە ڕووی چەندایەتیەوە وە کاتیشی تێنە سەر چۆنایەتەکەی کاریگەریەکەی زۆر زیاتر لە چینەکانی خوارەوە کاک نەبەزگیان دەست خۆش بە بەشداریەکانت بەشدارەکان هەمووی جوانە ئەم پرسیاری ئاخیر بە ئاخر پرسیار وەرەگرم وەجا بشتە دەمەوە دوایی ئەگەر حەز لێ بۆ توانین گفتوگوی زیاترکەین لەم بارەوە سەبارەت بەوەی کە لە چینەکانی خوارەوەی کۆمەڵگا ڕێژەی نەخۆشە دەروونیەکان زیاترە لە چینەکانی سەروی کۆمەڵگا ئەمە وەکو ئیمتیاز بۆ دەوڵەمەند و خەڵکی خواپێدا و تەماشا ناکرێت ئەوە وەکو لاوازی ئینسانەکانی چینەکانی خوارەوە تەماشا ئاکرێ کە توانای گۆڕینی یان ویستی گۆڕینی چینە کۆمەڵایەتەکانیان نییە چونکە ئینسان لەدایکە بێ بە هەژار لەدایک نابێ ئینسان کە لەدایکە بێ باشە بە کۆمەڵی پرۆسێسا تووشی یان تەنشئەی ئیجتیماعی بە کۆمەڵایەتیە بێ و گەورە بێ تەمام سێ توێژنەوەی زانستیم لەم بارەیەوە خوێندووەتەوە کە دانەیەکیان 1930 بوو دانەیەکیان 1939 بوو دانەیەکیان 1979 بوو یان لە بیرمە 74 بوو ڕێک 74 بوو هەر سێکیان ئەنجامی توێژینەوەکەیان ئەوە ئەسەلمێنێ تەماتەن ئەوەی کە لە ئەمریکاش لە شیگاکۆ 135,000 نەخۆشیان بە نمونە وەرگرتووە دەرکەوتووە هەژارەکان ئەو کەسانی کە هەژارن یان تا چینەکەت بەرەو خوارەوە بڕوا لەو نۆچینەی کە باسمان کرد ئەوە ئەگەرەکانی توشبوون بە نەخۆشی دەروونی زیاترە ئەمە بەو مانایە نییە لە ناو خەڵکی دەوڵەمەنددا بڵێن نەخۆشی دەروونی نەبێ یان کێشەی کۆمەڵایەتی نەبێ یان دیاردەی کۆمەڵایەتی نەبێ ئەسڵە لە ناو دەوڵەمەندەکانە بە دڵنیاییەوە نەخۆشی دەروونی هەیە بەڵام جۆرەکانیان جیاوازە بە نمونە ئەتوو بێکاری و ئەکا کەسێک تووشی نەخۆشی دەروونی بێ تووشی تێکچوونی باری دەروونی بێ تووشی فشار بێ فشاری دەروونی بێ لە کاتێکە دەوڵەمەندێک زیاتر تووشی هەندێک خۆی تایبەتە بێ کە ئەم خوانە 2000 سەر کێشن بۆ تێکچوونی باری دەروونیان بۆ نمونە یەکێ لەو خوانی کە من لێژ لە دەوڵەمەندەکانی کوردستان بینیومە کە زۆر دەوڵەمەندە پێویستی بەوەش نییە ئەو ڕەفتارەش نییە کە ئەیکا بەڵام ئەچێتە هەر چێشخانەیەک کەوچکیەک یان شتێک لەو چێشخانەیەک ئەبا و زۆربەی کات بە سەحابی چێشخانەکەش ئەڵێ ئەو شتم برد لە کاتێکە ئەگەشتەکە مای 100 دیناریش بێ بۆیە گرتێکی دەرونیە ئەگەر وەکو نمونەیەکی یعنی تەواو واقعی سەیری بکەین ئەمە پرسیارت کردو لەسەر ئەوەی یعنی بۆچی ئەوە ئەنجام دەدا جا مامۆستا لە بۆی لە بابەتەکەشمان دوور نەکەوینەوە ئەگەر پێت خۆش بوو ئوستاز ئەمە هەفرێنشین لە فەیسبوک ئەتوانین گفتوگوی ئەوەش بکەین باشە مەبەستم هەر وەکو بەشداربانی ئەمە پەیوەندی هەیە بە خودی وێبنارەکەەوە پێم وابی نمونەکە تەمشەکە باشە مامۆستا نەبەست
تەمشاکە خوو بۆ مەجگرە کێشان یان هەموو جۆرەکانی ئاڵدەبوون کاتێک ئەبنە خوو واتە کێشەیەک لە ئارا هەیە واتە نەقسێک هەیە واتە هەستێک جۆرێ بە لە جۆرەکان هەستێکی خۆ بەکەمزانین هەیە لە بوارێکە دەچ دەوڵەمەند بێ من نمونەی یەکێ لە هاوڕەکانی خۆم بۆ داهێنایەوە کە ئەڵێم 100 ملیۆن دۆلاری هەیە بەڵام بڕوانامەی نییە حەز بە کەمیە کاکە منە بینێ ئەڵێ بریا بڕوانامەم بوایە منێک کە بڕوانامەم هەیە و ملیۆن دۆلارەکەم نییە ڕەنگە لە هەندێک کاتە هەز بە کەمی وکەم بۆ من ملیۆن دۆلارەکەم نییە بەڵام بڕوانامەی ماسترم هەیە یان بەرزم لەوەم هەیە ئەوە کۆی بابەتەکەیە کێ ماوە بەشداریکە بەڕێزان وڵاکەدانەگە پرسیارشکە هەبی وەربگرین ئەگەرنا کاتەکەی درەنگ بووە هەم لە خۆمان هەم لە تووشمان دوو نەبی دەست خۆش بێ و کاتێکی شاد بەڕێزان زۆر خۆشحاڵم کاتێکی شاد دەستەکان خۆشوی زۆر سپاس برادران ئەو شێش کۆتایی هات خواتان لەگەڵ